بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد، قال الله تعالى في محكم كتابه: يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. برانی بەڕێز مسلمانانی خۆشەویست، دەرگاکانی بەهەشتێکێک لە دەرگاکانی ناوی ڕەیانە. کاتێک کە ئەکرێتەوە و خەڵکی بان ئەکرێ ئەینە الصائمون، ڕۆژوانەکان لەکێن؟ ئەوانەی کە بە ڕۆژوو بوون لەم مانگی پیرۆزەدا لەبەر خاتری خوای پەروەردگار بانگ ئەکرێن، هەموویان کە بە ڕۆژوو بوون خوای پەروەردگار لەو دەرگاویان کاتە ژوورەوە. کاتێک کە داخرا ئەو دەرگا ئیتر هیچ کەسێکی پێدا ناچێتە ژوورەوە. لەم کاتە مبارەک و پیرۆزە ئەپارڕینەوە داوا ئەکەین: یا ڕەبی خوایە گیان، لەو کاتە کە ئەو دەرگا داخرا ئێمە هەموومان لە ژوورەوە ببێتین یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە گیان، ئەوەی جەمیعی مسلمان ئەم ئومەتە کە لەبەر خاتری تۆ لەم مانگی پیرۆزە بەڕۆژووە هەموومان لەو دەرگای ڕایەنە بچنەوە بەهەشتەوە یا ڕەب العالەمین. اللهم ئامین. ئەلبەتە برانی بەڕێزم، هەر تاعات و عیبادەتی ئێمە ئەیکەین بۆ زیادبوونی تەقوا و نزیکبوونەمانە لە ڕەحمی خوای پەروەردگار. بە تایبەتی ئەم مانگە پیرۆزە کە خوای پەروەردگار ئەفەرمێ: ئەی ئیمانداران و باوەڕداران، ڕۆژوومان لەسەر فەرز کردوون، لەسەرمان نووسیون، هەروەکو چۆن کە پێش ئێوە ئومەتانی پێش ئێوەش ڕۆژویان گرتەوە لەسەرمان فەرز کردوون. بۆ چییە؟ لەعەلەکم تەتەقون، بۆ زیادبوونی تەقوایە، بۆ نزیکبوونەوەمانە لە ڕەحم و سۆزی خوای پەروەردگار. بە هەمان شێوە لە ئاەتی ترا فەرمێ: یا ئەیوهە الناس اعبدوا ربكم الذي خلقكم. ئەفەرمێ: ئەی بەنی ئادەم، عیبادەت و تەقوای خوای پەروەردگارتان هەبێ، عیبادەتی خوای پەروەردگار بکەن، خوا بپەرستن وەکو چۆن کە پێش ئێوە خواپەرستیان کردووە. بە هەمان شێوە لەعەلەکم تەتەقون، بۆ زیادبوونی تەقوا، بۆ زیادبوونی نزیکبوونەمان لە ڕەحم و سۆزی خوای پەروەردگار. ئەوە ئامانج و هەدەفە گرنگەکەیە. ئەگینا خوای پەروەردگار هیچ احتیاجی بە ماندووبوون و تاعات و عیبادەت و برسێتی و توونەتی ئێمە نییە برانی بەڕێزم. بۆ خۆمانە، لەبەر بەرژەوەندی خۆمانە، لەبەر مەسلحەتی خۆمانە، بۆ ئەوەی کە خوای پەروەردگار لەم مانگە پیرۆزەیە دەرفەتێکی داناوە لە بەندەکانی هەمووی خۆش ببێ و بمان خاتە ژێر ڕەحم و سۆز و میرەبانی خۆیەوە. تەقوا چییە؟ ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێت لە وەسفی تەقوایە فەرمێ: التەقوا هی خەوف من الجەلیل. ئەفەرمێ تەقوا ترسانە لە خوای پەروەردگار. ئەو ترسانە بە معنایە کە منفعەتی بۆ خۆمان بۆ دەوروبەرمان هەیە. نمونەی بەرز بە خوای پەروەردگار، کاتێک کە منداڵێکە لە دایک و باوکی ئەترسێ، ئەم ترسە ترسی شکاندنەوەی نییە، ئەم ترسە ترسی ئەوەیە ئەم دایک و باوکە لە بەرژەوەندی و مەسلحەتی مناڵەکەیانە کە ئامۆژگاری بکەن، لێی تووڕە ببن، نەسیحەتی بکەن، هەندێک کاری خراپێکە نەیەڵن بیکە، کاری باشەیە کە هانی بدەن لەسەری، بۆ بەرژەوەندی و مەسلحەتی منداڵەکە خۆیەتی. بۆیە ئێمەش کاتێک کە ئەترسین لە خوای پەروەردگار، ئەمرەکەین بە چاکە و نەهی ئەکەین لە خراپە، لەبەر بەرژەوەندی خۆمانە. بۆ خۆمانە کاتێک کە ئێمە ئەمرمان کرد بە چاکە، نەهیمان کرد لە خراپە، هەم بۆ خۆمان کەسێکی مصلح صالح دەرەچین و هەمیش بۆ دەوروبەر و مجتەمع و کۆمەڵگا بین بە چاکەکار و چاکەخواست.
ئێستا سەیر بکەن ڕۆژانە ئەبینین حادیسەی سیارە لە فڵان شوێن ڕوویدا لە فڵان شوێن ڕوویدا چەندها خەڵکی تیا مرد چەندها خەڵک بریندار بوو قاچوباڵی شکا ئەم حادیسانە سەیر بکە لە 100 سایەقی ئەو سیارانە یەک سایەقی ئافرەتی تیان نییە ئەکسەرەتی پیاوە بۆ کاتێک کە ئافرەت ئەترسێ لە سیاقەدا کاتێک کە ناوێرێ سورعەت بکە ناوێرێ سەرکێشی بکە ئەوە منفعەتی بۆ خۆی هەیە و بۆ مجتەمەع و کۆمەڵگەش ئەی ئەوەی تر کە سەرکێشی ئەکا کە ناترسێ چی ڕوئەدا چی ئەخڵقێ خەڵکی وایە بێتە قاتڵی چەندها خەڵک ئەکوژێ بەدەستی ئەو بۆیە مەبەستەکە لێرە ئەوەیە تەقوا ترسان لە خوای پەروەردگار بەڕاستی هەستکردنە بە ڕەقابەتی خوای پەروەردگار لە هەموو کایەکی ژیانمانە لە هەموو هەنگاوێکمانە لە هەموو تاعات و عیبادەتێ بۆ خوای پەروەردگاری کە ئەکەین ئەبێ ئێمە ترس و خۆفی خوای پەروەردگارمان هەبێ ئەگەر وانە بوو ئێمە تەقوامان نییە تەقوا واتە خۆپاراستن لەو خراپانەی کە دێتە ڕێمان ئێمە چۆن خۆمانی لێ ئەپارێزین وەکو زانایان ئەفەرمن چۆن کاتێک کە ئینسان بەناو درک و داڵێکە ئەڕوا جلەکانی هەڵئەکا کە درک و داڵ لێی نەئاڵێ و نەیدڕێنێ بە هێواشی هەنگاوەنێ بۆی کە شوێنپێکانی خۆی بدۆزێتەوە ئەفەرمێ ئەوە تەقوایە ئەوە ترسە کەوابوو ئەم ترس و تەقوایە لەبەر خاتری خوای پەروەردگار ئەمانگەیەنێ بە مەرتەبەی ئیمانداران هەدەف و ئامانجی تاعات و عیبادەتەکانش تەنها لەبەر خاتری ئەوەیە والعمل بالتنزيل یەکێکی تر لە نیشانەکانی تەقوا ئەوەیە کە ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ فەرمێ کارکردن بەوەی خوای پەروەردگار دایبەزاندووە واتە قورئانی پیرۆز ونزلنا عليك الكتاب تبيانا لكل شيء وهدى ورحمة وبشرى للمسلمين خوای پەروەردگار فەرمێ ئێمە ئەو کتێبە ئەو پەیامە پیرۆزە کە نادوومانە بۆ سەر ئێوە بۆ بەشەریەت کە هیدایەتە بەرچاوڕوونیە بەرچاوڕوونی هەموو شتێکی تێدایە برانی بەڕێزم هەرچی لە ژیانی ئێمەدا هەیە یعنی لە بچووکترین شتەوە تا گەورەترین شت قورئانی پیرۆز تەشریعی خوای پەروەردگار بۆی ڕوون کردوینێتەوە ڕێنمایی کردوین بۆیە فەرمێ بەرچاوڕوونیە بۆ هەموو شتێک و هیدایەتە و مژدەدەرە بۆ موسڵمانان ئەوەی کە پابند بوو بە قورئانی پیرۆزەوە ئەمە ئیتر مفلیحە سەربەرز و سەرفرازە بۆیە لە ڕاستیە ئێمە لەم مانگە پیرۆزە ئەگەر سیر بکەین زیاتر لە کاتەکانی تر لە تەمەنمانە ئێمە لە خزمەتی قورئانی پیرۆزا بووین هەم بە خوێندنەوەی هەم بە گوێگرتنی هەم بە شەو نوێژەکان لە تەڕاویحەکانە یعنی ئەمە مامەڵەکردن لەگەڵ قورئانی پیرۆز بەڵام ئەمە بەس نییە بۆ ئێمە ئەمە کیفایەت نییە برانی بەڕێزم ئەبێ قورئان تەشریع بێ ئێمە کاری پێ بکەین بیکەین بە بەرنامەی ژیانمان ئەگەر وامان نەکرد تەنها کاتێکی کاتیە لەزەتێکی کاتی لێ ئەبینین بە دەنگێکی خۆش کە دێ بە گوێمانە و سوودی لێ نابینین هەروەکو چۆن کە ئەگەڕنەوەڵەن کابرایەک لە شارێک لە شارەکانی کوردستانی خۆمان دوکاندارێ بوو دوکاندارێکی زمانشیرین و ئەخلاق جوان و بەڕەوشت ئەڵێ لە کاتێکە کە لە دوکانەکەی مشتری نەبوایە قورئانێک مەسحەفێکی قورئانی لابوو قورئانی ئەخوێندەوە دەوری قورئانی پیرۆزی ئەکردەوە کە مشتری شەهات قورئانەکەی دائەنا و خەری کار و کەسابەتی خۆیە بوو ئەڵێ شەوێک دوکانەکەیان بڕی تەلەفۆنی کرد بۆ لایانی پەیوەندیدار هاتن کە بزانن دوکانەکەی چیتیا بۆ چۆن بڕاوە کێ بردوێتی سەیرەکەن شتەکانی هەمووی براوە و قورئانێ لەسەر ڕەفەیەک دانراوە لە ناو دوکانەکەیە پۆلیسەکان سەیریان لێ وتیان کاک فڵان خۆ تۆ قورئانێکت داناوە لەوێ چۆن ئەم قورئانە پارێزگاری لەم شتانی تۆ نەکرد لەم دوکانی تۆ نەکرد کە نەیدزن نەیبڕن سەیری وەڵامی ئەم پیاوە بەڕێزە سەیری ئەم کەسە دیندارە بە ئەخلاقە بەڕەوشتە ئەڵێ برای بەڕێزم من ئەو قورئانم داناوە لەوێ کاتێک ئەی خوێنمەوە بۆم دانەناوە خەڵک دزیم لێ نەکا من ئەم قورئانە بۆیە ئەخوێنمەوە کە خۆم دزی لە خەڵک نەکەم کە خۆم فێڵ لە خەڵک نەکەم کە من خۆم خەڵک نەخەڵەتیان بۆ دەست و قۆڵی خەڵک نەبڕم بۆی ئەو قورئانە بۆ ئەوەیە کە ئێمە سابت بین لەسەر عەمەلی ساڵح خۆمان بپارێزین دەست و دەم و زمانمان بپارێزین بۆ ئەوەی کە زوڵم لە کەس نەکەین تێیدا نەوەکو بۆی کە ئێمە داینین هەندێک جار لە شوێنێکە لەسەر ڕەفەیە دانرێ بۆ ئەوەی کە بە حساب پارێزگاری لە مناڵی تازە بوو لە هەندێک بابەت کە ئێمە بەڕاستی کە بەکاری دێنین وخالصهم والقناعة بالقليل قناعت بوون بەکەم برانی بەڕێزم ئەمەیەکێکە لە نیشانەی تەقوا کاتێک کە تۆ خوای پەروەردگار لە شولارێکی ساغی پێداوی ماڵ و سەروەتێکی مەحدودی پێداوی هەرچەندێک بێ وفي السماء رزقكم وما توعدون خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی هەرێکێکمانی دیاری کردووە لە ئاسمانە ئێمە لەسەر زەویە بە شوێنی ئاگەڕین کاتێک ئینسان قەناعەتی بۆ دروست بوو ئەو کاتە
دەست نابا بۆ حرام ئەو کاتە چاو لە فڵان فیسار ناکە بەراورد ژیانی خۆی ناکە لەگەڵ فڵانە کەسە ئەوەی هەیە و من ئەوەم نییە ئەو لە من باشترە یعنی ئینسان وەک لە حەدیثێکا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئینسانی مسلمان و ئیماندار ئەبێ دایم سەیری خواری خۆی بکە نابێ سەیری سەری خۆی بکە ئەگەر سەیری خواری خۆی کرد قەناعەتی بۆ دروستە بێ کە قەناعەتشی بۆ دروست بوو گەورەترین سەرۆتی ئینسان قەناعەتە بۆی سەیری کە ئێستا لەوانەیە کۆمەڵە گەنج بڵێن ئێمە هاتوینەتە ئەم وڵاتە چەند ساڵە لێرن ئیقامەمان نییە ئیشکارێکی باشمان نییە شوێن و ڕێگەیەکمان نییە دابین کرابێ گەنجمانەیە هاتووە لەم وڵاتە هەر ئەوەتەی هاتووە لە نەخۆشخانەیە و لەسەر قەرەوێڵەی خەسخانەی چاوەڕوانی عیلاجە هەیەمانە بەو معنایی کە بڵێ هیچ دەرەتانێکی نییە لەم ژیانەیە بەڵام من پێتەڵێم گەنجی بەڕێز تۆ چەندە باشتری لەو گەنجەی کە هەفتەیەکە ئێستا لەناو سەلاجەی مەیتخانەیەکایە و چاوەڕوانەکە بینێری تۆ بەلای دایک و باو کەسبکاری تۆ چەندە لەوە باشتری ئەگەر تۆ ساغی لە نەخۆشەکە باشتری ئەگەر نەخۆشی لە نەخۆشێکی تر باشتری کە وەزعی واردۆخی لە تۆ خراپترە وە لە ڕوومادیەکەیشەوە بە هەمان شێوە برای بەڕێزم کاتێک کە تۆ خوای پەروەردگار ڕزقێکی مەحدودی بۆ دیاری کردوویت ئەبێ قەناعەتی پێ بکەی ئەگەر قەناعەتت بەو کەمە هەبوو دڵنیابە کە ئەوە نیشانەی تەقوا و نزیکبوونەوەتە لە خوای پەروەردگار و گەورەترین سەرۆت و دەسمایی تۆیە سیر بکەی مصعبی کوڕی عومەیر لە ناو مەدینەیە کاتێکە گوێنەیەکی بەخۆی ئاڵانە بوو ئەگەڕا گوێنیە بەسەر و گوێنەیەک بە قاچی و ئاڵانە بووی بە ناو مەدینەیە ئەگەڕا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەو کابرا بۆ وایە وتیان یا رسول الله ئەمە کەسێکی زۆر دەوڵەمەند بووە لە مەککە کاتێکە باوەڕی هێنا بە پێغەمبەرایەتی تۆ موسڵمان بوو دایکی زۆر دەوڵەمەند بوو زۆری لەگەڵ هەوڵدا وتی نابێ مسلمان بی وتی من مسلمانە بم وتی ئەگەر مسلمان بی من بەریء دەکەم لە هەموو سەرۆت و سامانێکی خۆم هیچت لای من نییە ئەڵێ جلەکانی بەرشی لێسەندەوە بەڕۆت و قوتی دەریکرد لە ماڵە بەڵام ئیسلامی هەڵبژارد وازی لە سەرۆت و سامانەکەی دایکی هێنا کە مسلمان بێ قەناعەتی پێکرد جا بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەڵێن چی لە ڕۆژگارێکە کە خەڵکی ماڵەکانیان دیکۆر و ڕازانە و جوانی ماڵەکانیان لە بەرگی کەعبە جوانتر و ڕازاوەترە ڕۆژگارێ دێتە پێشەوە خەڵکی جلوبەرگی ڕۆژ و جلوبەرگی شەوی جیایە جلوبەرگی خەو و جلوبەرگی کاتی تری جیایە ئەنی لەو سەردەما لەوانەیە خەڵکەوی بەس دزاشەیەکی هەو بێ لە بەری کا بە شەو و بە ڕۆژ کورد دەڵێ جلوبەرگی شین و شای بوو بێ ئەڵێن چی لە ڕۆژگارێکە کە خەڵکی چەند نەوعی تەعام خواردن دائەنێ ئەسڵەن بۆی ناخورێ سەحابەکانتیان خۆزگا ئێمە لەو کاتە هەبووینایە یا ئەو کات سەردەمە ئێمەی تیا بووینایە بۆ ئەوی زیاتر حەسمان بە نیعمەتەکانی خوای گەورە بکردایەوە ئەو جاش زیاتر تاعات و عیبادەتمان کردایە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ نا وەڵڵا ئەو ڕۆژە فیتنەشی زۆرتیایە ئاگادار بن بۆیە ئێستا جاری وا هەیە سەرسفرەکانمان پڕن لە ئەنواع خواردن ئەوەنەی ئیخۆین ئەوەنەی ئێڕژین ئەمە نەبوونی قەناعەتە برای بەڕێزم بۆیە هەوڵ بدەین قەناعەتمان هەبێ بۆ ئەوەی کە بە قەناعەتمان بگەین بە ئاستی متقیەکان و تەقوادارەکان وخاڵی چوارهەم والاستعداد ليوم الرحيل إمام علي رضای خوای لێ بێ فەرمێ یەکێکی تر لە نیشانەکانی تەقوا ئینسانی ئیماندار و متقی ئەوەیە کە خۆی حازرکە بۆ کەی بۆ یوم الرحیل بۆ ڕۆژێ کە ئەگەڕێیتەوە محکەمەی عەدلی ئیلاهی ئێمە چۆن خۆمان حازر کردووە با محاسبەیەکی نەفسی خۆمان بکەین با بە کاروکردەوەکانمانە بچینەوە بزانین ئامادەین بۆ ئەو ڕۆژە ئەگەر ئامادە بین سپاسگوزار بین ئامادە نەبین خۆمانی بۆ ئامادە بکەین هەتا ڕۆح لە جەستەمانایە و فرسەتمان ماوەبرانی بەڕێزم و لە حەدیثێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت یاخود لێی ئەپرسن یا رسول الله ئەی المؤمنین ئەفضل ئەی خۆشەویستی خوا کامە ئیماندار باشترین و فەزڵ و گەورەییان هەیە فەرمووی ئەحسەنهم خولقا فەرمێ ئەوانەی کە باشترینی ئەخلاق و ڕەوشتیان هەیە باشترینی ئاکاریان هەیە لە ناو خەڵکا قال فأي المؤمنين أكيس أي كي عاقل دينين بيغمري صلى الله عليه وسلم يعني يما يسا خيال من بلاي كي أروى خيال من بلاي كي أشي كي عاقل دين كسا كي زور دولة منا كي سارة كي زور جوانا كي شن خانو كوشكو تلاري كي دا صلاة كي شن قوري معنى هيشي نين أفرميشي قال أكثرهم للموت ذكرى أو عاقل دين كسن كزور ترين کاتەکانی بیل لە مردنە کاتەوە یاخود زۆر بە زۆری بیل لە مردنە کاتەوە
بۆ کاتێکە بیری لە مردن کردەوە ئەو کاتە دەستنابی بۆ حرام ئەو کاتە زوڵم لە خەڵک ناکەی عەزیەت و ئازاری هیچ کەسێک نادەی وأحسنهم لما بعده استعدادا وكاتك بيل لما دنا كاتوا خوشي بو آماده أكا كخوي بو آماده كرد أبي بباكي بقريتوا أبي بالتقوى عبادتك باشوا بقريتوا أولئك الأكياس أوانا فرمي عاقل تدينا جاء بقى ما براور ليكي خوما بكي مزانين يما لك عقل وجيري مان بكار دينين عقل وجيري أويك بيل لما دن بكيتوا وخوتي بو آماده بكي ولا قال أويشا هكبيكي برو بقريتوا براني بريزم بۆیە ئێمە ئەم ماگی پیرۆزی ڕەمەزانە دەرفەتێکە کە خوای پەروەردگار ڕەحمەتێکە ناردوێتی بۆ ئەم ئومەتە بۆ موسڵمانان و ئیمانداران بۆ ئەوی کە تەقوای تێدا زیاد بکەین برانی بەڕێزم ئەوە ئێمە لە کۆتایەکانی ئەم مانگەیاین ئەم جومعەیە ئیتر کۆتا جومعەی مانگی ڕەمەزانە و ممکنە کۆتا جومعەی تەمەنی ئێمەش بێ هەروەکو چۆن چەنە خەڵک هەبوون لە ڕەمەزانی ڕابردوو لەگەڵمان بوون نەگەشتن بەم ڕەمەزانە ممکنە من و تۆش نەگەین بە ڕەمەزانێکی تر لەم جومعەیە کۆتا جومعەی ئەم مانگەیە و احتیمالە کۆتا جومعەی زۆر بەشمان بێ بزانین لەم مانگەیە چیمان کردووە بزانین ئەو ڕۆژ و بوونانەی کە گردومانە تەقوای زیاد کردوین ئاستی ئیمانی بەرز کردوینەتەوە گەشتوینەتە ئەو ئاستێکی خوای پەروەردگار بە متەقیکارمان حساب بکە یاخۆت بەس خۆمان گردۆتە لە خواردن و خواردنەوە و شەهەوات و ئیتر دوای بانگی مەغریبی تر ئاگامە لی نەماوە نەخێر برای بەڕێزم وەڵڵاهی هەر عیبادەتێکی لە دوای تەوابوونی عیبادەتەکەەوە مهمەت و حکمەتەکەی دەست پێکا والله برام ئەبێ کاردانەوەی مانگی ڕەمەزان و بە ڕۆژوبوونی ئێمە لە دوای جەژنی ڕەمەزانەوە دەست پێ بکە ئێمە چیمان کردووە لەم مانگەیە خۆ ڕەمەزان بەس خواردن و خواردنەوەی خۆتی لێ بگریتەوە إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا هەمووی چاو بینین و بیستن و دڵ یا فکر و بۆچوون ئەمانە هەموو ئینسان مەسئولە بەرامبەری ئێمە ئەمانەمان ڕێخستووە لە مانگی پیرۆزەیە نەفسمان ڕایەناوە بۆی کە تاعات و عیبادەتی خوای گەورە لێمان وەرگرێ یا وامان لێ هاتووە کە ئێمە دڵەکانمان بێ بە دڵی ئیماندارێ کاتێک کە ذکر و یادی خوای پەروەردگار بکرێت دڵمان لەگەڵی بلەرزێ دڵمان بەلای شتی خراپان نەڕوا دڵمان جێی خۆشەویستی غەیری خوا خۆشەویستی شتی تری تێ نەکەین ئەگەر وامان کرد ئێمە ڕۆژەکەمان کاریگەری لەسەرمان هەیە ئەگەر نەمان کرد بزانین کە نەقس هەیە لە ڕۆژەکەمانە ئێمە تەنها خۆمان ماندووکرۆ برانی بەڕێزم و هەموو عیبادەتێ باوەڕ بکەن لە دوای تەوابوونی عیبادەتەکەوە دەست پێکا کاتێک کە خەڵک ئەچێ بۆ حەجی ماڵی خوای پەروەردگارەکە لەوێ هەمووی چاکە ئەکا هەمووی عیبادەتێکا ڕوکنانی حەجێ بەجێکا گرنگەوەی لە دوای هاتنەوەت لە حەج ئەو کاتە تۆ کەسێکی متەقی و دیندار بی کاتێک کە عەمرە ئەکەی ئەبێ ئەو کاتە هاتۆ خۆت بپارێزی لەو کاتەوە دەست پێکا سەرنجامی عەمرەکەت کە چیت کردۆ و چیت نەکردووە خەڵک هەیە لە عەمرە و لە حەجش دێتەوە مع الاحترام نە زمانی گۆڕاوە نە هەڵسکۆت و ئاکار و ئەخلاقی گۆڕاوە نە دەستی گۆڕاوە دەستی ئەمین نییە نە خۆی لە حرامە پارێزێ یعنی وەک دەڵێن چەند عەمرەیەکی بێتە لەو عەمرە خۆی پێ پاک بکاتەوە چەند حەجێکی بێتە خۆی پاکەتەوە لە حەجی کردوێتی هیچ کاریگەریەکی لەسەر نەبووە یەکەوا بووم تاعات و عیبادەتە ئیسفادەی نییە بۆیە برانی بەڕێزم کاتێک کە ئێمە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە خۆمان ڕایەناوە لەسەرەوەی کە چامان بپارێزین بیستن و گوێیەکانمان بپارێزین دڵمان بپارێزین لە شتی خراپ ئەبێ لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆز زیاتر بەردەوامی و ئیدامان هەبێ کاتێ کە چوینە دەرەوە چوینە ناو سەنتەرەکان ماوەیەکتر کە جەو گەرمەکە ئەم هەموو ئافرەتە بە نیوەڕوود ئەگەڕێن لە ناو بازاڕ و سەنتەرەکانە کە ئەیبینی ئەو کاتە ئاستی ئیمانی تۆ دەرەکەوێ چۆن چاوت ئەپارێزی لەو حرامە وای دانێ بە ڕۆژوویت ئەبێ ڕۆژەکە ڕنگدانەوەی هەبێ لە ژیانتا خوای پەروەردگار فەرمێ قل للمؤمنین یغضوا من ئەبصارهم ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە ئیمانداران بڵێ با چاویان بپارێزن چاو زۆر گرنگە برای بەڕێزم کاتە ئینسان شتێکەوێتە بەرچاوی و ئەو جا دێتە دڵی و ئیتر بە عەقڵە و کاتە مامەڵەیەکی لەگەڵەکە ئایا خراپە بکە یا چاکە بکە بۆیە چاو یەکەم هەنگاو بۆی کە ئینسان تووشی گوناه و تاوان بێنی بۆیە گەنجی بەڕێز برای بەڕێزم کاتێک کە تۆ مانگی ڕەبەق بە ڕۆژووی ئەبێ وات لێ هاتە بێ ئەو چاوت بپارێزی لە گوناه و لە تاوان لە نەزەر معقول نییە یعنی گەنجێکی ئیماندار مسڵمانێکی ئیماندار ئەم هەموو ڕۆژوو بە ڕۆژوو بۆ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کەسێکی دیندار و متەقی یعنی تحملی شاشەی موبایلەکەی نەکا نەتوانێت لە بەرامبەر شاشەی موبایلەکەی خۆی ڕاگرێ ئەو هەموو شتە خراپ و فەسادی تایە نەتوانێت لای بە پەنجەیەکی بەسەرا بێنە و لای بە سەریشتی خراپی پێ بکە
ئەو جاگوێیەکانشمان ئێمە ئەم هەموو ئاەتە پیرۆزە ئەم هەموو کەلامە شیرینانەی خوای پەروەردگارمان لە مانگی پیرۆزا پێ بیستووە والله گوناحە معقول نیە ئێمە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان بین گوێ لە شتێکی پێ بگری کە معسیەت بێ بۆ خوای پەروەردگار کە خوا پێی ناخۆش بێ ئێجێ نابێتەوە یعنی ئێمە دڵمان پڕ بۆ لە تاعات و عیبادەت لە خواپەرستی لە خۆشەویستی خوای پەروەردگار معقول نییە بەتاڵیکردنەوە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان و دڵەکانمان بە هەمان شێوە برانی بەڕێزم خوای پەروەردگار لە وەصفی ئیماندارە فەرمێ إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم بزانن نشانه إنسان إيماندار أو كسانا كاتك الذكر خواي پروردگار كري ياخذ آياتكاني خواي پروردگار مثلا أخوين ريتوا وجلت قلوبهم ضلي لغلي الأرزي ضلي راء شلكيه بو أما نشانه إنسان إيماندار وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وكات آياتكاني خواي پروردگار مثلا أخوين ريتوا أس إيمانا برزبيتوا وعلى ربهم يتوكلون وتوكلهم بخواي پروردگار هي لهمو كايكي جيانيانا پشت و پەنایان خوای پەروەردگارە کەوابوو بەو معنایە ئێمە کە بە ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزان تەواو بە ڕۆژوو بووین بەڕاستی ئەبێ وامان لێ بکە ئەخلاقیاتێکمان بۆ دروست بکە هەڵسوەت و ڕەوشتێکمان بۆ دروست بکە هەڵسوکەوت و ڕەوشتێکی ئینسانی موسڵمان و دیندار بێ ئەبێ ئەخلاقمان ڕێک بخە وەکو ئەوەی کە خوا سبحانه وتعالى داوامان لێ ئەکا وبشزان ئەوانەی کە ئەخلاق و ڕەوشتی خۆیان ئەپارێزن ئەوانەی کە دامەزراون هەڵسوکەوتیان جوانە ئیسلامیانەیە ئەو کەسانە مرتبەیان بەرزە لە لای خوای پەروەردگار وەک دایکە عایشە ڕەزای خوای لێ بێ لە حەدیثێکا فەرمێ عن عائشة رضي الله عنها قالت سمعت رسول الله صلى الله عليه وسلم دایکە عایشە فەرمێ بیستم لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم إن المؤمن ليدرك بحسن خلقه درجة الصائم القائم هەر ئیماندارێ ئەخلاق و ڕەوشتی دامەزراو بوو پاک بوو جوان بوو شوێن کەوتووی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە مەرتەبە و دەرەجەیەکی وەهایە وەک وایە کە بەردەوام بە ڕۆژوو بێ بە ڕۆژە و بەردەوامش لە شەو نوێژا بێ ئێمە ئیسە لەم مانگەیە هەستی پێەکەین شەو نوێژ چەند خۆشە برای بەڕێزم چەند لەزەتی ئیمانی لێ ئەکەین ڕۆژەکان چەندە سوودی لێ ئەبینین هەم ڕۆحی هەم جەستەیی ئێتۆ ئەگەر تەواوی ژیانت بە ڕۆژووبی تەواوی ژیان لە قیامابی لە شەو نوێژابی چەند دەخۆشە چەند مەرتەبەیەکی گەورەیە ئەمە بەچی بە ئەخلاق و بە ئاکار و بە ڕەوشی جوان هەر بۆیە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە هاتووە ئینەما بوعیثت لأتمم مەکارم الأخلاق ئەفەرمێ نەهاتووم بۆ ئەوەی نەبێ ئەخلاق و ڕەوشتە بەرزەکانتان بۆ تەواو بکەم بۆیە برانی بەڕێزم زۆر گرنگە ئێمە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان ئیستیقامەمان هەبێ بەردەوامیمان هەبێ و دامەزراو بین ئەم مادووبوون و ڕۆژووبوون و شەو نوێژ و زەکات و بەخشین و هەموو خێر و خێراتی کردومانە ئەبێ لە دوای ڕەمەزان نەتیجەکەی ببینین و کاردانەوەی هەبێ ڕنگدانەوەی هەبێ لە ژیانمانە و لەگەڵ ئەوش ئیستیقامەمان هەبێ کە زۆر زۆر گرنگە کاتێک کە ئێمە ڕەمەزان تەواو بوو نابێ سار ببینەوە برانی بەڕێزم چونکەم خوای پەروەردگار عیبادەتی بە شێوازێک ئەوێ وەعبد ربك حتى يأتيك اليقين خوای پەروەردگار ئەبێ بپەرستی هەتا ئەگەی بە یەقین کە مردنە ئەگەر وانە بوو ئێمە سوودی لێ نابینین ئەبێ داوا بکەین کە خوای پەروەردگار عاقبەت خێرمان کە وخوای پەروەردگار ئەفەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ئەفەرمێ ئەوە ڕێگەی ڕاست و دروستە بۆم دیاری کردوون بۆم دیاری کردوون نیشانم کردووە بۆتان ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله دوای ڕێشکە شەیتانیەکان مەکەون دوای ڕێشکە هەڵەکان مەکەون ئەفەرمێ ئەگەر دوای ڕێشکە لار و خوار و شەیتانیەکان کەوتن ئەو کاتە دوورتان نەخاتەوە لەکوێ لە صراط المستقیمەکە کەوابوو ئیستیقامە زۆر گرنگە برانی بەڕێزم ذلكم وصاكم به لعلكم تتقون وفەرمێ ئەمرمان پێکردوون کە ڕێگە ڕاستەکە بگرن و بە هەمان شێوە تەقوا و عیبادەتان زیاد دەکا کە واتان کرد داواکەین لە خوای پەروەردگار هەرچی تاعات و عیبادەتمان هەیە لێی قبوڵ کردبێتین یا ڕەبی خوایە گیان قەڵەمی عەفو بێنی سەر گوناه و تاوانەکانمانە یا ڕەبی خوایە گیان عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی یا ڕەبی خوایە گیان تەواوی کار و کردەوە باشەکانمان بخەیتە کۆتایی تەمەنمانەوە یا ڕەبی خوایە گیان ئەو جەمعە ئەو ئوممەتە کە لەبەر خاتری ڕەزامەندی تۆ بە ڕۆژوو بوون لەم مانگەیە ڕۆژەکانمان لێ قبوڵ بکەی خوایە گیان ئەجر و پاداش لای تۆیە ئەجر و پاداشمان بدەیتەوە لەسەری یا ڕەبی خوایە گیان ئەوەی کە هەموو غەمێکی هەیە بۆی ئاسان بکەی
ئەوەی کە نەخۆشی هەیە شفای بدە یا رب العالمین یا ربی خوای لە گوناهی مردوەکانمان خۆش ببی یا ربی خوای گیان ئیصلاحی حاڵی ئەم مجتەمع و ئومەتەی ئێمە بکەی خوای بما پارێزی لە شەڕ و شۆڕ و فیتنە یا رب العالمین یا ربی خوای گیانەوەی هاوسەرگیری نەکردووە خوای گیان هاوسەری باش و دیندار بکەی بە نسیبی یا رب العالمین خوای ئەوەی کە مناڵی نێ مناڵی پێ بەخشی خوای بەبێ مناڵ نانهێڵیتەوە مناڵیان پێ بەخشی ئەوەی کە مناڵی هەیە بۆی ساڵحکەی یا رب العالمین خوای مناڵەکانمان ساڵحکەی بما پارێزی لە هەموو شەڕ و فیتنە و ئاشەبی یا رب العالمین استغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم آمين آمين والحمد لله رب العالمين برابر إذا كان نفسي إنسان نفسي مروف لسي حالتها بويا يما أبي يسبزانين نفسي يما لكام حالتها وياخد شو نفسك مان هي نفس الأمارة أو تاوان كارو گناه بارانەی کە نفسێکیان هەیە یعنی ئیتر نەفس الحاڵن بەخوای پەروەردگار کەوتونەتە شوێن نفسی خۆیان ئەمانە ئیتر نفسی ئەمارەیان پێوترێ کە ژیان تەواوی ژیانن لە گوناه و تاوانە وەکو لە سوورەی یوسفا کە خوای پەروەردگار فەرمێ لەسەر زبانی یەکێک لەو کەسانە ئایا ئەو ژنی عەزیزی میسر کاتێک کە داوای گوناه و تاوان لە یوسفەکە عەلەیهی سەلام فەرمێ إن النفس الأمارة بالسوء إلا ما رحم ربي إن ربي غفور رحيم يعني كاتك أم نفس داوای گناه و تاوانی لێکا داوای تێربوونی نفسی لێکا کە تێریش نابێ مەگەر ڕەحمی خوای پەروەردگار ئەو گوناه و تاوانی لەسەر هەڵگرێ مەگەر ڕەحمی خوای پەروەردگار وای لێ بکە ئەم دڵە بێ بە نفسێکی پاک و چاک ئەگەنا بەڕاستی ئینسان بە هیلاکەتە ئەبا ئاگامان لێبێ نفس زۆر پیسە برانی بەڕێزم يعني سيد آلی تەسەوف چیە لەن لەسەر نفس ئەڵێن خۆزگا ئێمە دژمنەکەمان کەسێکی عاقڵ بوایە ئەڵێن ئەگەر دژمنەکەت کەسێکی عاقڵ بوو زەرەری لێ ناکەی بەڵام ئەگەر دژمنەکەت بێعەقڵ بوو ئەو کاتە هەرچی لەگەڵ بکەیت و هەر زەرەرەکەی ئەڵێ دژمنی ئێمە خراپترین و بێعەقڵترین کەسە کە نەفسمانە کە دژمنایەتیمانەکە نەفسمانە بە هەڵ دێرمانە ئەبا بۆیە نەفسێک ئەوەندە بێعەقڵە لەزەتێکی کاتی دنیایی ئەگۆڕێتەوە بە ژیانێکی هەتاتایی قیامەت ئەمە گەورەترین بێعەقلیە ئێمە پێشتر باسی عاقڵەکانمان کرد ئەوانەی خۆیان بۆ قیامەت حازرەکەن بیر لە مردن نەکەنەوە بەڵام ئەم نەفسە بیری لێ ناکاتەوە ئەم نەفسە پیسە بیری لێ ناکاتەوە بێ ئاگات لێبێ و دەستی پێوە بگریت و نێڵی تووشی گوناه و تاوان ببێ و نەفسێکتر لەو نەفسانە النفس اللوامە ئەو نەفسانن کاتێکە گوناه و تاوان ئەکەن هەمومان كل بني آدم خطاء وخير الخاطئون التوابون هەموو بني آدم تووشی گوناه و تاوانە بێ بەڵام باشترین ئەو ئیمانداران ئەو گوناهکارانە ئەوانن کە تەوبەی لەسەرەکەن استیغفارەکەن ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار پێش ئەوەی کە جەستەیەکی ساد و سەر بگەڕێتەوە ئەوان بە دڵ و ڕۆحیان ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار بۆیە ئینسان ممکنە هەمومان تووشی گوناه و تاوان بین بەڵام ئەم نەفسانە لۆمەی تاوانەکانی خۆیانەکەن خوای پەروەردگار ئەم نەفسەی زۆر خۆشەوێت تەنانەت سوێنی پێ ئەخوا ولا أقسم بالنفس اللوامة لسوري قيامت أخوي پروردگار فرمي سوين بو نفساني كلومي نفسي خوانا كاتك توشي گناه بون توشي هالدير بون دين رحمتي خوات عليه بينا بيش او برانه باجيان بيته ورحمت عليه بي هاش كسر ريخو بيته بيش هو بو ابراهيم برزم ام نفسه كاتك گناه تاواني كي كر بصاحبك گناهي كر باشترين اويك لو نفسه باشاني كلومي تاوان گناهكي خوي اكا بويا بلاي كم وبي اما هولدن كنفسي لوامه بين وباشترين نفسي مطمئنه براني بريزم او نفسي كايتر مطمئنه لذكر يادي خوي پروردگار لچاكو چاكاري لاحسان دور لخرافو خرافكاري وكو الين بياو چاكان يعني چاك انساني صالح انساني باش وديندار او نيه بس چاكبكا خلق زور چاك اكال ناو نشاني جوازا لجير ناو نشاني هندي ما في دروست کراوە لەم ظروف ڕۆژگارەیە ئەفەرمن ئینسانی دیندار و پاک و چاک ئەو کەسەیە کە گوناح نەکا کە تاوان نەکا با من و تۆ شەو ڕۆژ لە تاعات و عیبادەتی خوای پەروەردگار بین بە ڕۆژووی بین شەو نوێژ بکەین ئەگەر خراپەمان کرد ئیسفادەی نییە سوودی لێ نابینین ئەگەر خەڵک بەدەستمانەوە گیری خوارد ماڵی خەڵکمان خوارد زوڵممان لە خەڵک کرد حەزەتی خەڵکماندا کاوەی ئیسفادەمان لەو تاعات و عیبادەتە نەکردووە بۆیە بەڕاستیە بێ نفسكمان باق بكينوا نفسك مطمئن خوي پروردگار فرمي الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله أفرمي أواني كإيمان دارن أمانة هوي نشاني إنسان إيمان دارن أتواني إسفحسي إيماني خوان كين نضلي خومانا أفرمي أو كساني كإيمان داري راستقينا أو كسانن كبا ذكر يادي خوي پروردگار دليان تأمين به دليان آرام گري دليان
تأمين وآرامك بذكر يادي خواي پروردگار ألا بذكر الله تطمئن القلوب خواي پروردگار ليرة وقل جورة تحدايك بسر هموش تقاين ترى فرمي آية لو باشتر هيك دڵ كان آرام كاتو بذكر يادي خواي پروردگار نا والله نية براي بريزم بوي با ئێمە هەوڵ بدەین نەفسەکانمان نفسی ئەمارە بیسوء نەبین ئەگەر هاتو نەشماتوان نفسی مطمئین نەبین با بەلایکەوە نفسی لەوامە بین کاتێک گوناه و تاوانێکمان کرد نفسمان پاک بکەینەوە تەوبە و ئیستیغفاری لەسەر بکەین لۆمەی خۆمان بکەین لەسەر ئەو گوناه و تاوانانەی کە کردومانە هەمومان تووشی گوناه هەبین لە ژیانمانە بەڵام باشترینی خەتاکاران ئەو کەسانە کە تەوبە ئەکەن داواکەین لە خوای پەروەردگار کە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆربەی خەڵک گەڕاوتەوە تەوبە ئیستیغفاری کرد خوای گەر تەوبەکانمان لێ قبوڵ بکەین یا ڕەبی خوای گیان ئەو برایانەمان لەسەر هەر کار و کردەوەیەکی خراپ تەوبەیان کردوتەوە هاتوونەتە ڕیزی ئیمانداران و مسلمانانەوە یا ڕەبی خوای ئیقامەتیان پێبەخشیت و خوایگیان بەردەوامیان پێبەخشی یا ڕەب العالەمین ئەو خوشکانەمان کە تووشی گوناه و تاوان بوون لە پێش ڕەمەزان ئێستا تەوبە و ئیستیغفاریان کردووە خوایگیان لیان قبوڵ کەی یا ڕەبی خوایگیان بە پۆشتەوی و داپۆشایی بیانێڵیتەوە خوایگیان ئیمانیان سەلامەت کەی يا رب خواجان عاقبة خير الدنيا وقيامتنا مكي آمين آمين والحمد لله رب العالمين إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد اللهم اغفر المؤمنين والمؤمنات المسلمين والمسلمات وأحياء منهم والأموات وأهل سنة الجمعة والجماعات اللهم لا تدع لنا ذنبا إلا غفرته ولا هما إلا فرجته ولا كربا إلا نفسته ولا ميتا إلا رحمته ولا مريضا إلا شافيته يا رب العالمين ولا ولدا إلا أصلحته ولا مظلوما إلا نصرته ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين آمين والحمد لله رب العالمين إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون ولذكر الله الأكبر أقم الصلاة